بەرەی گەل و کۆمەڵ ئەگەری هەیە بەرەیەک بۆ هەڵبژاردن دروست بکەن. شکستی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بڕست و هێزی هەڵبژاردنێکی تری لەبەر بڕیوە. هەڵبژاردنی پەرلەمانی عێراق جوڵەی خستۆتە ناو لایەنە کوردیەکان. هەڵبژاردنی پەرلەمانی عێراق نزیکە و بڕیارە لە 6 مانگی داهاتوودا هەڵبژاردنەکە بکرێت. لایەنە سیاسیەکانیش تا ناوەڕاستی مانگی داهاتوویان لەبەردەمە تا حیزب یان هاوپەیمانەتی لە کۆمیسیۆن بۆ بەشداری لە هەڵبژاردنەکان تۆمار بکەن. لە هەرێم لایەنە سیاسیەکان کەوتونەتە جم و جۆڵ بەپێی زانیاریەکانی تیوار پارتی سەرقاڵی دیاریکردنی کاندیدەکانیەتی بۆ هەڵبژاردن و دەستی کردووە بە وەرگرتنی سیڤی لە لق و ئۆرکانەکانی. یەکێتیش سەرقاڵە بە دیداری حیزبەکەی و هێشتا هیچ هەنگاوێکی نەناوە. هەرچی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیشە بە هێمنی سەرقاڵی گفتوگۆی ناوخۆی خۆیانن بۆ دیاریکردنی کاندیدەکانیان. لە بەرامبەردا بەرەی گەل و کۆمەڵی دادگەری دەستیان بە جوڵە کردووە. هەریەکە لە عەلی باپیر و لاهور شێخ جەنگی کەسی یەکەمی دوو حیزبەکە لە شاری هەولێر کۆبوونەوە. بەپێی زانیاریە تایبەتەکانی تیوار بەرەی گەل و کۆمەڵ تاوتوێی پێکێنانی بەرەیەکی سیاسیان کردووە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بە جۆرەیەک بتوانن لە ڕێگای پشتگیریکردنی چەند کاندیدێکی جیاوازەوە هاوپەیمانەتیەک دروست بکەن بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق. هەردوو لایەن چاویان لەوەیە لە هەولێر و سلێمانی بتوانن چەند کاندیدێک بۆ پەرلەمانی عێراق سەر بخەن. بەپێی زانیاریەکان پێشنیارەکەی بەرەی گەلە و ئاڕاستەی یەکگرتو و لایەنەکانی دیکەش کراوە، بەڵام تا ئێستا ئەو ئەگەرە نزیکە کە کۆمەڵ و بەرەی گەل پێکەوە هاوپەیمانەتیەک پێک بهێنن. هەردوو لایەنەکەش کە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان تووشی شکستێکی گەورە بوون، پێدەچێت ئەم جارە بیانەوێت بەم شێوازە ڕێگا لە پەرتبوونی زیاتری دەنگەکانیان بکرێن. هەرچۆنێک بێت شکستی ئۆپۆزیسیۆنەکان لە هەڵبژاردننی ڕابردوو بڕستی لێبڕیون و هێزی بەشداری لە هەڵبژاردنێکی دیکەیان بەو جۆرە پێ نییە کە لە ئاست چاوەڕوانی و تمۆحی سیاسیاندا بێت.